هەتا ڕۆناهەیەک لەسەر زەمینێ بمینیت ئەم دگەل هەوەینە بڕیارماندا هەموو جیهان ڕاستەوخۆ لە چوارچێوەی شاشەیەکدا کۆ بکەینەوە. هەنگاو بە هەنگاو بەرەو پێش دەڕۆین، هەمیشە نوێبوونەوە و تازەگەری لای ئێمە دەبینێت. کەناڵن نوچان گەلەکن لێ ئەم باشترین. کوردستان 24 تاکە کەناڵی هەواڵی 24 کاتژمێر ڕاستەوخۆ لەگەڵتانە. بڕیارماندا هەموو جیهان دی یەک هەفتەیەدا 132 کەسان لە هەرێما کوردستانê bi vayrûsê koronayê canê xwe ji dest daye. Serokê Amerîkayê kêmkirina hejmara serbazên xwe li Iraqê pişt rast kir. Şanderê navdewletî bû Sûriyê ragihand nakokiyên mezin di navbera aliyan de hene. Tu pêşkeftinek di danûstandinên Komîta Destûrê Sûriyê de çê nebû. Li Idlibê êrişiyekîneyên Tirkiye hate kirin di şer da 9 kes birîndar bûn. Roj baş hêjan ji navenda nûçan îman derbas bi hewara. Di yek hefteyê da 132 kesan li Herêma Kurdistanê bi vayrûsê koronayê canê xwe ji dest daye. Wezareta Tendurustiya Hikûmeta Herêma Kurdistanê ragihand amara heftiya borî taybet bi vayrûsê koronayê ev e. Di nava heft rojan da 3520 kesên dî tûşî koronayê bûne. Di heman demda di heft rojan da 132 tûjbûyên koronayê canê xwe ji dest daye. Li gorî amarên Wezareta Tendurustiyê di heftiya borî da rêjeya tûjbûnê seda 11.5 zêde bûye û rêja can ji destdanê jî seda 3.8 zêde bûye. Her wiha di heftiya borî da 3154 tûjbû lê Herêma Kurdistanê çareser bûne. Bi vê yekê jî rêja çareserbûnê li Herêma Kurdistanê bi giştî da astekê bilind daye. Jê seda 89.6. Hejmara kesên li Herêma Kurdistanê bi giştî ji vayrûsê koronayê çareser dibin di zêdebûnê daye. Parêzgeha Hewlêrê jî di pileya yekem da cih digire. Wezareta Tendurustiya Hikûmeta Herêma Kurdistanê jî ji tûjbûyên çareserbûyî dixwaze plazma xwîna xwe bibexşin. Bi wê re dikarin jiyana tûjbûyên dî qurtal bikin. بە جۆرەی ئامارەکانی وەزارەتی تەندروستی ڕێژەی چاک بۆوان لە ڤایرۆسی کۆرۆنا لە بەرزبوونەوەدایە و هەولێریش بە پلەی یەکەم دێت لە ژمارەی چاک بۆواندا. بەڕێوبەری بەشی خۆپاراستن لە وەزارەتی تەندروستی دەڵێت ئەو ڕێکار و چارەسەریانی کردویانە بۆ توشبووان و بەخشینی پلازماش هۆکار و پاڵنەرێکی باش بوون بۆ چاک بوونەوەی نەخۆشەکان. ڕۆژەکە ڕێژەکە وەکو ڕێژەکەی جارانە یعنی ئێستا مەسەلەن لە ژمارەیەکی مەسەلەن لە 6 زیاتر لە چاودێری چڕن بەشێکیان لەسەر ئامێری سیپاپن لە هەناسەی دەستکردن بەڵام ئەمە ڕەوشەکە بە بەڕاستی چەند پێوەرێک ئەمە دەتانین بۆ ڕەوش بەکاربێنین ڕێژەی توشبوانە و ڕێژەی مردنە ڕێژەی مردن تقریبا ئەوە بڵێن جێگیر بۆ هەفتەیەکە لە 3.7 لە بۆ هەرێمی کوردستان و ڕێژەی توشبوونی شەروە ئێمە ئێستا هەفتانە تەحلیل دەکەین مثلا لە هەفتەکەی ڕابردوو بەراورد بە هەفتەی پێشوو ڕێژەی مردن زیاد بەڵام ڕێژەی توشبوون کەم بوو بەڵام ئێستاوە عینەن لەسەر شتە ئیشەکەین بزانین لەو هەفتەیە ڕێژەکە چۆن لە هاتووە. لەگەڵەوەی بەرزترین ئامارەکانی توشبوون بە کۆرۆنا لە سنووری پارێزگای هەولێر تۆمار دەکرێن بەڵام زۆرترین توشبووش چاک دەبنەوە و نەخۆشخانە بەجێ دەهێڵن. لە کاتێکدا زۆرترین ئاسانکاری بۆ هاوڵاتیان کراوە و تا ڕادەیەکی باش پابندن بە ڕێنمایە تەندروستیەکان. ئەومان ڕاگەیان دەبێت ئێمە ژیان لەگەر کۆڕۆنا بەڕێ بکەین کەواتە دەبێت ژیان ئاسایی بکەینەوە فشاری زۆری هاوڵاتیان بەرژەوەندی هاوڵاتیان کار و کەسابەتی هاوڵاتیان هەموو ئەوانە هۆکار بوون بۆی ئێمە کار ئاسانی زیاتر بکەین. لە چەند ڕۆژی ڕابردووش ئێمە بە تایبەتی لە بازگەکان کار ئاسانی زیاتر کراوە کە هاتوچۆکردنە نێوان شارەکانی هەرێمی کوردستان ئاسایی بوویتەوە لەگەڵ شارەکانی تری عێراقیش بە شێوەیەک لە شێوەکان ئاسایی کرایتەوە بەڵام هەندێک مەرجی هەیە ئەوانە هەمووی کاریگەری زۆری هەبووە لەسەر
بژاندنەوەی بازار و هەلی کار بۆ هاوڵاتیان و ئێمە هەست پێ دەکەین و خۆشمان کە سەردانی بازارمان کردویان ئەوانی کە بۆمان دەگەڕێنەوە کاریگەریەکی باشی هەبوو بەڵام هەموو ئەو کار ئاسانیانە و یان ئەو ڕێگە پێدانانەی کە کراون بە مەرجی خۆپارێزی و ڕێکارەکانی خۆپارێزی بوون. وەزارەتی تەندروستی داوە لە وڵاتیان دەکات بۆەوەی ڕەوشی تەندروستی باشتر بێت ئەو کەسانەی لە کۆڕۆنا چاک بوونەتەوە پلازما ببەخشن و باشترین چارەسەرە بۆ توشبوانی کۆڕۆنا. بە جۆرەی دوای ناماری وەزارەتی تەندروستی لە هەرێمی کوردستان 7,386 کەس چاک بوونەتەوە. بەرپرسانی تەندروستیش داوە لە وڵاتیان دەکەن زیاتر خۆیان بپارێزن و لە شوێنە قەرەباڵخەکان دوور بکەونەوە. ڕێنا سەعالی کوردستان 24 هەولێر. لێلی سلێمانیە ڕەوشنێکی جودایە جارێکە دیامەڕێن توشبوون و جانج دەستدانێ بە ڤایرۆسی کۆرۆنایە لە پارێزگەها سلێمانیە بلندتر دەبن پزیشک و بەرپرسێن تەندروستی دەبێژن وڵاتی خۆ ناپارێزن لە پرانیا جادا و کولانان و بازارên سلێمانیە هەژمارێکە gelek kêm ku mirov dikare bi tilên destan bihejmêre xelek demamikan bikartînin. ماوەی چەند ڕۆژێکە ئامارەکانی توشبوونی هاوڵاتیان بە ڤایرۆسی کۆرۆنا لە پارێزگای سلێمانی بەرز دەبێتەوە. بە گوتەی بەرپرسانی تەندروستی فشارێکی زۆر لەسەر نەخۆشخانەکانی کۆرۆنایە. باش سەرپەرشتیاری ڕووبەڕووبوونەوەی کۆرۆنا دەڵێت ئێستا زۆرێک لە توشبوانی پارێزگای سلێمانی لە قەزا و ناحیەکانەوە دێن و لەو شوێنانەش هاوشێوەی سەنتەری شارەکان پابەندبوونی هاوڵاتیان بە ڕێنماییەکان وەک پێویست نییە. ئەو ئامارەکان وەکە بینن ڕۆژ بە ڕۆژ هەڵکشانە ئێمە بەرەو پێشهادی وەرزی پاییزی ژەچینەوە بۆ تەوەقوعەکەین لە سەرەتای وەرزی نوێیە لە شاوێکی تر و شەپۆلی دووەمی ڕاستەقینە بێتە پێشەوە کەمەش ئامارەکان زۆر زیاترەکە لەوەی کە ئێستا هەیە ئەمەی کە ئێستش بۆ ئەوە گەڕێتەوە کە خۆپارێزی بەڕاستی زۆر کەم بۆتەوە جگەلەوە بە تایبەتی لە دەرەوەی شار لە دەرەوەی سنتەری شار بە تایبەتی منۆ سلێمانی دەرەوەی سنتەری شار خۆپارێزی زۆر بەرەو سفر ئەچێ ڕۆژ بە ڕۆژ نەخۆشەکان زیاتر دەرەوەی شار زیادەکە جگە لەو لۆدەی شارەکانی تر ئەیخەنە سەر سلێمانی. تێکەڵاوی ڕۆژانی جەژن و هاتنی ژمارەیەکی زۆر لە گەشتیار بۆ پارێزگای سلێمانی هۆکارێکی دیکەیە بۆ بەرزبوونەوەی ئامارەکانی توشبوون و گیان لە دەستدان. بەڕێوەبەری نەخۆشخانی تاهر عەلیوالی بەگ دەڵێت ئێستا دۆخی زۆرێک لە توشبوانی نێو نەخۆشخانەکەیان جێگیر نییە و ژمارە و کەسانەی گیان لە دەست دەدەن بەرز بووەتەوە. بەداخۆ ئێستا کە ڕۆژانە نەخۆشمان زۆر بووە ئێستا ناو نەخۆشخانە 23 نەخۆشمانەیە هەمووشیان لەژێر چاودێری پزیشکیدان و هەمووشیان لەژێر ئۆکسجینان دوو نەخۆشمانباری تەندروستی تەواو. بەرپرسانی تەندروستی سلێمانی داوا لە هاوڵاتیان دەکەن پابەندی ڕێنمایە تەندروستیەکان بن و لەگەڵ نزیک بوونەوەی وەرزی پاییز پێشبینی دەکەن حاڵەتەکانی توشبوون بە ڤایرۆسی کۆرۆنا زیاتر ببێت بۆیە بە پێویستی دەزانن هاوڵاتیان دەمامک و دەستکێش بەکاربێن و پابەندی ڕێنمایە تەندروستیەکان بن. هاوژین جەمال کوردستان 24 سلێمانی. بزانن چه ئاستەنگی لە پێشیا خاندنە ئەف ساڵن لە هەرێما کوردستانê کولیژا پەروەردە و پەروەردا بنیاد لە ئامێدیە بوو ساڵا نوێ خاندنê ڕاستی چەندین پرزگرێکان تێ ڕاگرێ کولیژێ بڕیا کوردستان 24 داخوازا چارەکردنا پرزگرێکên کولیژا خۆ دکە و دەبێژیت پرسا هەری ئالوزا me nebûna mamostayên taybetmend e. کولیژا پەروەردە و بنیاد ل ئامێدیە ئەف کولیژە ku li sala 2015 hatiye damezrandin. Lêtaneha bi hembûna çendî narîşa û kêmosiyan dihête birêvebirin. Ku hin ciwan kêmosiyan dihête çavarêkirin ji bo destpêkirina sala nû ya xwandinê zortirîn arîşe ji bo mamosta û qutabiyên kulîjiyê durist bibît. Biryarderê kulîjiyê neçareserkirina wan kêmosiyan bi metirsî li ser prosesa xwandinê dibînît. ام حسکن چاوا چاو خدایا زانکویا زاخو چاوا خدا کولیجا کل آکریج آوا کر همان شوال آمدیه جی 50 ساده لوی پیت دایا زاخو و 25 ساده بی پیت دایا آکریب دنه آمدیه جی اف کولیجا داخل یعنی کولیجا کا نیل آمدی آوا کن گل پشکت ناف خویی اش چمان که حتی کانی ماسه و سیریه حتی سارتی کا ابخوت گریتن گل هنده ام پیشوازیا قطبیه دیجیت کین اول در وی پارزگاه دهو که کولیژا پەروەردە و بنیاد ji du pişkên serekî pêk dihêt ew jî pişka komalatî û zimanê îngilîzî ye.
و ساڵانە ڕێژەکە زۆر یا قوتابیان لە سەرانسەری هەرێما کوردستانی لێ دەخوێنن. بەس ji bo îsal ji ber wan kêmansiyên berçav dibêt rastî hind astenga bibêt. Ragirê kulîjê jî ji pênavê baştirkirina prosesa xwandinê hano hewara xwe digehîn te aliyên peywendîdar. دیتنا من او آریشین پار انکتینی هر افساله جدی او آریش دوباره بن و نهاتی نچاره سر کرن چوکو هولین خواندنی بن چوکو ستاف ماموستا بیتن برای بطوری ام پجبستنی لسر ماموستایت سردانت که این زائرت که این او جی دورین دو که وزاق و آکری وان دوراتین کلیج آمیدی آواهیوی دکویت سنتر قضا آمیدیه ku di nava avahiyekê kevin û bêmercin xwandinê ye. Lewma dihête çavarekên ew ji bo salaniya xwandinê rastî hind pezgirêkên cora û cor bibin. Şîmalberçî Kurdistan 24 devera Amêdiyê. دبا ku ev notçeya bi dilê şîeyan û herwiha Îranê jî be. Serokê Amerîkayê kêmkirina hejmara serbazên welatê xwe li Iraqê piştrast kir piştî belavbûna çend raporan derbarê kêmkirina hejmara hêzên Amerîka li Iraqê Donald Trump di twîtekê de nivîsandiye. Amerîka plana kêmkirina hêzên xwe li Iraqê heye. Trump di twîta xwe de lînkê ajanseke nûçeyên Amerîkayê daniye ku behsa kêmkirina hejmara hêzên Amerîka ji 5200 serbazan bû 3500 serbazan dike. Kêmkirina vê hêzê piştî seredana heftiya derbasbûya Mustafa Kazmî bi Washingtonê tê ku bi hemahengî û rêkeftina digel hikûmeta Iraqê Amerîka hêzên xwe li Iraqê kêm dike ku di nava 5 mehan de zêdetir ji 5 binkeyên serbazî radestî hêzên Iraqê kirin. Balyozê Îranê jî li Iraqê radgehîne Amerîka Iraq kiriye meydana şerê digel Îranê. İreç Mescidî bû malpera Elmonî têra Amerîkî dibêjît Amerîkaya Iraq kiriye meydana şerê digel welatê wî. Tekeskir hebûna Amerîka li Iraqê bûye sedemê nearamî û geşedana terûrê. Lê alîkariyên wan bi hikûmeta Iraqê ne bi mercê man yan jî derketina hêzên Amerîkayê ji Iraqê. Balyozê Îranê li Iraqê got jî ew bihîvîne biryara parlamenta Iraqê ya derbarê derxistina hêzên Amerîkî ji vê welatî bêbicihkirin. Diyar kir Amerîka bi eşkera serkirdeyê waniyê serbazî Qasim Suleymanî mêvanê hikûmeta Iraqê kuşt. Belê hêjan li nava welat rexistineke Brîtanî harîkariyên pizîşkî dide Wezareta Tendurustiyê konferanseke. بە هاوکاری ڕێکخراوی ئۆکسفام وا دەست پێ دەکەین بەکردنەوەی ئەو بەشە لەبەر ئەوەی وەک دەبینین حالەتەکانی پەتایەکە گەلک زۆر ڕاکە بە تایبەت لە سنووری شاروچکەی عەنکاوە. کەنیسە دیسان بە واجبی خۆی زانیتن کە زیاتر هەوڵ بداتن زیاتر بەشێک بیتن بۆ چارەسەرکردنی ئەم کێشە لەگەڵ حکومەت لەگەڵ کۆمەلگا بە پەیوەندیەکانی خۆی لەگەڵ ڕێکخراوەکان سوپاسی هەموو لایەکان دەکەن خێرخوازان بەرکت بتوانین ئەم بە شەشتەوا بکەینەوە بتوانین بە قەدەری توانە بڕک لەسەر خەڵکان و لەسەر حکومەت ئەو زەختە کەمیکەینەوە. دووبارە سوپاسی ڕێکخراوی ئۆکسفام دەکەینەوە کەوان یەکەم کەسن یەکەم ڕێکخراون کەوان حازری ئەوەکایە ئامادەی خۆیان پێشکەشیان کرد کە هاوکاری ئێمە بن و ئەوڕۆ برێکی وەک تقریبا نزیکەی $7,000 برێکیان هینایە وەک هاوکارکردن تەسلیم ئێمە دەکرێتن ئینشاءالله لە چەند ڕۆژێکی تر ئەو شوێنەش تەواو دەبی و تەسلیمی دایرەی سەحەی هەولێر دەکرێتن. Good morning, good morning. I'm really pleased to be here. خوشحالم کە ئەم هەلە بڕەخسێنەوە بۆ گەیاندنی هاوکاری مرۆیی و بۆ هاوکاریکردنی هەرێمی کوردستانی عێراق و ئەو چارەسەرکردنی ئەو خەیرانانی کە ڕوبەڕووی هەرێمەکە بۆتەوە بەهۆی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا ئێمە توانیمانە هاوکاری بگەینە زیاتر لە 1000 کەس بە هەزاران دەمامک و دەستکێش و پێداویستی تەندروستیمان دابەش کردووە. ئەمڕۆکە ئێمە لێرین بۆ گەیاندنی هاوکاری بۆ ئەم نەخۆشخانەی لە عەنکاوە و تاوەکو قزمەتی زیاتر بە کۆمەڵگاکە بکات و ئێمە بێجگە لە هەرێمی کوردستان
بۆ هەموو تاوی عێراقمان گەیاند هەروەها هاوکارەکانی بەشێکە لە ڕێکخرا یاخود کاری خێرغازی وڵاتانی وەکو کەنەدا بەریتانیا نەرویج زۆر سپاسیتانگەم بۆ هاتنە مەتەبتان ئەوانە ئەمڕۆ ئەو هۆکاریان ئەمڕۆدا بەشەکەن چین ئەو ڕۆدا بەشەکەن 25 ئەوێ زیاتر لە 25,000 دەمامک و پێداویستی تەندروستی کەلوپەلی تەندروستیە بۆیە ئەمڕۆ هەمویان دابش دەکەن زۆر سپاس. بەڵێ ڕێکخراوێکە بریتانی هاریکاریەم پزیشکی ڕادستی وەزارەتە تەندروستی هەرێما کوردستانێکردنە لێلە عنکاوەتەنێ ئێژان لەسەر ڕێکار و بڕیارێن وەزارەتە تەندروستی بوو دەستپێکردنا ساڵا نوێە خواندنێ هەفکارە خۆشمان سادق ji hewlêrê werdigrim gelek nîqaş li ser vê mijarê têne kirin divê rewşan hada ku vayrûsê koronayê di nava hemû kûçe û kûlanan û di nava hemû malan de çawa dibe dergehên xwandinê bênevekirin bi rûyê xwendavanan lê ev pirsekek û girêdayî man û nemanê ye divê ku bi teqezî be lê bi rêkarên xweparêziyê bizanim pêşinyarên wezareta tenduristiyê derheqê vê mijarê da çi ne ئیمانم کاتت باش دوایەوەی کەوا هەرێک لە وەزارەتی بڵێن خوێنی باڵا و وەزارەتی پەروەردە ئامادەکاریان کردو بۆی کەوا لە کۆتاییان مانگە دەست بە پرۆسەی خوێندن بکەنەوە بەڵام ئەوان چاوەڕێی هەڵوێستی وەزارەتی تەندروستی دەکەن بزانن ئامارەکانی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆناوە لەبارەی شەپۆلەکە ئایا ڕێگە دەدات بە بەوەی کەوا دەست بە خوێندن بکرێتەوە لە ناو هۆڵەکانی خوێندن چاوەڕێی وەزارەتی تەندروستی دەکەن وەزارەتی تەندروستیش کۆمەڵێک ڕێنمایی بۆ ناردوون و ئەویش ئەوانش چاوەڕێ دەکەن تاوەکو ئەو نزیکبوونەوەی ئەو وادەیە دواتر بڕیاری خۆیان بدەم لەگەڵ بەڕێوەبەری گشتی دیوانی وەزارەتی تەندروستی دکتۆر خاڵس قادر گفتوگۆ دەکەین کات دکتۆر هەرێک لە وەزارەتی تەندروستی وەزارەتی خوێندنی باڵا وادەیەکیان دیاری کردو بۆی کەوا لە وادەیە پرۆسەی خوێندن دەست پێ بکاتەوە ئایا وەزارەتی تەندروستی چ پێشنیازێکی پێداون دەیەوێت کەی پێیان بڵێ دەتوانن بڵێن پرۆسەی خوێندن دەست پێ بکەن بەڵێ دیارەوە بابەتە زۆر گرنگکردنەوەی زانکۆکانکردنەوەی سەرجەم خوێندنگاکان لە هەرێمی کوردستان و پەیوەندێکی زۆری هەیە بە ڕەوشی کۆرۆناوە بە بڵاوبوونەوەی یاخود کۆنتترۆلکردنی لە هەردوو حاڵەت دەبەوە مە زۆر گرنگە لەبەرەوە هێشتا ئێمە لە ئەنجومەنی وەزارەت تاوتوی ئەو بابەتە نەکراوە هێشتا هیچ بڕیارێک نەدراوە هیچ ڕاستپاردەیەک نەکراوە لە کۆبوونەوەی داهاتوی ئەنجومەنی وەزارەتمان ئەو بابەتە بە تاکید گفتوگۆی لەسەر دەکرێتن و پەیوەست دەبێت بەوەی کە ئایا بارودۆخی کۆرۆنا بە شێژی گشتی لە هەرێمی کوردستان چۆن دەبێت لەو بەروارەی کە دیاری کراوە یەکەم دووەمیان شێوازی دەستپێکردنەوەی ئالەتی دەستپێکردنەوەکەیان چۆنە ئایا دەیانەوێت بە شێوە ئاسایەکەی وەکو ساڵانی پێشووتر بێتن یاخود جیاوازیەک دەبێت یاخود ئەوان ئالەتی چتر هەیە لەم ساڵدا ئەوانش پرسیارێکن پێویستە ڕوونکردنەوەی زیاترمان هەبێت وەزارەتی تەندروستی لەبەرەوەی وەکو دەزانین ئێستا لە هەرێمی کوردستان ڕەوشی کۆرۆنا لە هەموو پارێزگاکان وەکو یەک نییە ینی بۆ نمونێ لە پارێزگای دوهۆک بە شێوازێکە کە بەداخەوە ئێستاش ڕوو لە زیادبوونە لە هەرێمی لە هەولێر باشترە بەراورد بە شوێنەکانی تر وەروها لە سلێمانیش ئێستا دەرکەوتنی حاڵاتی زیاتر بەدی دەکرێتن ئەوانە پێمان دەڵێ تاوەکو ئێستا ڕەوشەکە بۆ کۆرۆنا کۆنتترۆل نییە بەڵام لەو بەروارێک کە دیاری